میوانەکەم مەردان خەدەر بەرپرسی لێخی نۆی پارتی دموکراتی کوردستانە. کاک مەردان ئەم کاتت باش سڵاو ڕێز بۆ جەلابێ، بەڵام ئەگەر بەبیری بێنمەوە لە بەرۆی بەرپرسی لەقی نۆی پارتی دموکراتی کوردستان لە ئاکرێت ئاماژەم بۆ کرد لە سنووری ئاکرێ 25 گوند چۆڵ کراوە. ئەگەر لەو زەرەر و زیانانەی لەو گوندانەی لە ناوچەی ئێوە تەماشای تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان بکەین، چ وێنەیەکێتە بەرچاومان لەو زەرەر و زیانانەی کە بەرخەڵک کەوتووە؟ زۆر سپاس کاکە هەمار، زۆر سپاس بۆ کوردستان 24 بۆ وێ دەڤەرێ. ئەکید دەڤەرامەژی دەڤەرا ئاکرێ ئێکلوا دەڤەرا بوویە کە شێن بێژم زەرەرەکان مەزن الأنجامي أو شرط نافبرا بككي ودولة تركيا هي وكو جنابته إشارة بدايكو زيادتر البيستو بينج جندا حتى نكهاتنا تول كرن ونشينا بهنا آفدان كرن ادقال ويجي ده بحقيقة مساحة و 25 گوندا روبركي جلكي برفرها بجلكو كاريگري على سر آفدان كرنا و گوندا كره و كاريگري على سر شين بيجم ناحية كشتو كالي و خدان كرنا مرومالات و زور بوارديت كشتو كالي كره لعنه كدي زور گرنگي هي اويش لعنه گشتياريه. اف دورت هاتیه چول کرن شیم بیجم خوشترین دورت یت قضا آکرین جروی گشتیاری و تأکیدم يعني هجر اف دورت آودان بانا نوکا چندین دورت گشتیاری و چندین مصایف زورت گرنگ کو شیم بیجم دا کاریگریه که گلکا مزن السر وجاندنا آبوریا في دوري هبو اول بجلكو بحث زيانت يدياني جي بكينكو الفا چند سالت رابردو چندين حاولاتيت سيفيلت في دوري شهيد بوين الانجام اوي شرطنا بين پککی و دولت ترکیه دا برهنده ابدیتنامه اف بریاره کو کنگره پککی دا هاتیه دان بو هنده کو چکی دابنینو و دست الخباطه چکداری هل بگرنو و تریکت یت سیاسی و آشتیانه دا خازا مافی ملت کرد و کردستانیان بکن الترکیه پینگاوکا ایجابیه و برجوان دا شین بیجم همو کردستانیان دا. باشە، من لە سەرەتای ئەو زانیاریانەی کە خستمانە ڕوو ئاماژەم بۆ کە لە ساڵی 2023 مەسرۆر بارزانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان ئاماژەی بۆ کردووە کە زیاتر لە 800 گوند لە هەرێمی کوردستانە بەهۆی شەڕی پەکەکە لەگەڵ تورکیا لەو ناوچانە نەتوانراوە دەستی ئاوەدانیان تێبگات. بەم بڕیارەی کە پەکەکە داوێتی دوای قۆناغی چەکدانان و خۆ هەڵوەشانەوە گرنتی ئەوە هەیە کە ئاوەدانی و باڵێن ئاوەدانی و بژانەوەی ئەو گوندانە دەست پێ بکات لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. بله ئەکید کاک عەمار، یعنی دەستێ ئاوەدانی و پرۆژێت حکوومەتە هەرێما کوردستانê بۆ vê van devera hemû herdem divekirî bûyne û şêm balgeh îşaretê hindê dem ku gelek proje bo va devera bo va gunda derçoyne û dest pê encamdana va proje hatiye kirin bes dîsan encamê ev şerêtna beyne ve herdû layanan da yan şêm bêjim ilber ezbabêt emnî egerêt emnî ev proje hatîne ragirtin. Bo nimûne îşaretê hindeka bidem rêka gisê bo keşkava ku şêm bêjim rêkeka stratîjiya herdû deverêt nehlê idgel devera Bakurman û Akrê pêk vegirê det dest bi projeyê hat bûkirin ku teqrîben 9 kîlometr bûn rêkeka rêk û pêk da hête durustkirin bes elber tehdîdatê çekdarê PKK ev rêke hata ragirtin. Dîsan rêka devera Zêbarê ku heta gundê yê Herênê hatiye qîrkirin برنامه او بوکو بردوام بی حتی دگهیت گنده چاربوته و حتی دگهیت دیمایه دورا زیباره گنده بانی و نپاخی دیسان او ریگجی البر و تهدیدات چکدارت پکیکی و اولوی شرطنا بین پکیکی و دولت ترکیه هاتینه راگردن سرارای هنده کو برنامه هبو همو او گنده اف 25 گنده جنابته اشارت پیده اف
گونده بهێنە ئاوەدانکردن و خەلکێ وا گونداک و هەموو ناچار بووینە ئاوارە بووینە بێنە دەڤەرانە هەلێ بێنە ناف سنتەرێ ئاکرێ و گوندێت دەوروبەرێ ئاکرێ ئەف خەلکە هەموو دا زڤڕیتەوە سەر گوندێت خۆ وەکومە گوتە دا کاریگەریەکە باش سەر ڤەژاندنە ئابووری و دیسان ڤەژاندنە کەرتێ گەشتیاری الوا دەڤەرا هەبیت. باش ئاسانکاریەکانە بێت چی بێت بۆ ئەم بابەتەکە مەردان جەنابێ ئاماژە بۆ کرد پێویستیان بە ڕێگەوبانە پێویستیان بە خزمەتگوزاری ئاو و کارەبا و کۆمەڵێ شتە بێت ینی کارەکار وە ئاسان نابێت. بله طبعا پێنگاوایەکێ وەکومە ئیشارەت پێدەی بابەتێ ئەمنیە دەوێت ژڕووی ئەمنی بە ئەف دەڤەرە ئەف گوندە بهێنە گەرانتیکردن و مەترسی ئلسەرژیانە خەلکی نییە. بابەت دوێ بابەتێ خزمەتگوزاریانە وەکومە ئیشارەت پێدای چ ڕێگاوبانن باش میوانەکەم دیارە پەیوەندیەکەی لەگەڵ ئێمە بچڕا دکتۆر مەردان خدر بەرپرسی لەقی نۆی پارتی دیموکراتی کوردستان بوو کە لە ئاکرێەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ دکتۆر مەردان.